هەی شەمی شەوان هەی ژیانی من هەی ڕۆحی ڕەوان هەی شەمی شەوان هەی شەمی باشەو سلترای شەوان. وەلی دێوانە یەکێکە لە ناوە باڵاکانی ناوەدەبیاتی کوردی. بێگومان ژیانی ئەم شاعیرە پڕە لە چیرۆکی جیاواز کە دیارترینیان چیرۆکی خۆشەویستی خۆی و شەمس بووە. سەرەتای چیرۆکی خۆشەویستی وەلی و شەمس دەگەڕێتەوە بۆ فێربوون و خوێندنیان بەیەکەوە کەوا دەکات بکەونە خۆشەویستیەوە. وەلی شەیدای شەم دەبێت و پەیمانی خۆشەویستی دەبەستن. بنەماڵەی وەلی دەچن بۆ خوازبێنی شەم، بەڵام بڕیار دەدرێت تا بنەماڵی شەمس لە کوێستان دەگەڕێنەوە هاوسەرگیری نەکەن. لە کاتی کۆچی هاوینەی جاب بەرەو کوێستانەکان ناکۆکی لە نێوان بنەماڵەی شاعیر و بنەماڵی خۆشەویستەکەی ڕوودەدات و بەهۆی ئەو ناکۆکیەوە وەلی و شەمس بەیەک ناگەن و لە یەکتریدا دەبڕێن و یەکتری نابیننەوە. ئەما بێتە هۆی ئەوەی وەلی دێوانە لە ڕێگای پێنووسەکەیەوە چیرۆکی خۆی و شەمس بە بەکارهێنانی ناوی شەم وەک حەسرەتێکی قوڵ بکاتە شیعر و دای بڕێژێت بۆیاڵێت وادەی من و تۆ دیوانی خوا بێ مەگەرە و ڕۆژە دادم ڕەوا بێ شەمی شەم ڕوومەت تۆ بە سەلامەت سکاڵای دڵم کەوتە قیامەت. نزیک بە ساڵی هەفتاکان هونەرمەندی نەمر قادر کابان چیرۆکی شەم دەکات بە گۆرانی و بڵاوی دەکاتەوە. دوای هونەرمەند قادر کابان هەریەک لە هونەرمەندان عەدنان کەریم و لەیلای فەریقی و دانا عەبدولجەبار و زۆر هونەرمەندی تریش ئەم بەرهەمەیان و چووەتەوە. هەی عەنبەری خاڵ سۆزەنی